ترتانمان فيكوا أجين فيكوا ترتانمان فيكوا أجين فيكوا بودنجا خوشت قراني بلي قراني بودنجا خوشت قراني بلي قراني وقود مالي لسر يكتلين وقود مالين لسر يكتلين وقود ئەڵکاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی کەناڵی ئاسمانی هەولێر و بەرنامەی ژانی هونەر خۆشحاڵ بووین لە بەرنمەیەشی دیکەی ژانی هونەر بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. خۆشەویستان بەرنمەی ئەم جارێ ژانی هونەر لەگەڵ هونەرمەندی زۆر خۆشەویست کە ساڵانێکی زۆرە لە بواری گۆرانی گوتن خزمەتی کردووە، ئەویش هونەرمەند محەممەد قەدریە. پێمان خۆش بوو لە میانی بەرنمەی ژانی هونەر چاپێکەوتن لەگەڵ ئەو هونەرمەندە بەڕێزە بکەین کە ساڵانێکی زۆرە خزمەتی کردووە بۆی دووبارە پێی ئاشنابینەوە. فەرموون لەگەڵمان بن. نازدارەکەم کەسە کوردە جوانەکەم نازدارەکەم کوڕە کوردە جوانەکەم نازدارەکەم کەسە کوردە جوانەکەم نازدارەکەم کوڕە کوردە جوانەکەم من و تۆ ئەی ئارامی جان جانەکەم من تۆ تۆم خۆشەوەی یارەکەم من و تۆ تۆم خۆشەوی یارەکەم. جارێکی دیکە ئەسڵاو خۆشەویستان، خۆشحاڵ بووین بە خزمەتان گەیشتینەوە لە بەرنامەی ژانی هونەر. خۆشەویستان بەرنامەی ژانی هونەری ئەم جارە لەگەڵ مامۆستا و هونەرمەند محەممەد قەدریە. خۆشەویستان ئەم هونەرمەندە ساڵانێکی زۆرە خزمەتی کردووە لە باری گۆرانی گوتن و ئاوازدانان و هەروە هاوکاریکردنی هونەرمەندان کە زۆرێکمان لێ بێ ئاگاین لە هونەرمەندە، بەڵام لە ڕێگەی بەرنامەی ژانی هونەر هونەرمەندی زۆر خۆشەویست و گەورە مامۆستا محەممەد قەدریتان دووبارە پێدەدانسێنینەوە. ئێستا لە ماڵی هونەرمەندی بەڕێزداین. مامۆستا زۆر خۆشحاڵ بووین کە چاومان بە بەڕێزت کەوت. زۆر خۆشحاڵ بووین کە میوانەکەی ئێمەت قبوڵ کرد. بەرنمەیەکی وا لەگەڵ ئەنجام دەین کە بە پێویستمان زانی کە بەرنمەیەکی وا لەگەڵ ئەنجام دەین و چاوخشانەوەک یاخود گوزەرێک بەنێو ئەو کارە هونەریانەت بکەین کە لە ڕابردوو ئەنجامتاوە، کە دەکرێت بڵێن ئەرشیفێکی گەلێک زۆرە کە مامۆستا هەیەی حەزەکەن لە میانی بەرنمەکە تیشەم خێ سەر باسە دەکەم یاخوا بەخێر بێت سەر چاو پێویست ناکە و پرسیارە دووبارە بکەمەوە یاخود بڵێم ناسایی بکەمەوە کە بڵێم خۆت بناسێنە، بەڵکو هەموو خەڵک تۆ دەناسی ئەگەر چاو لە کلیپەکان بکە، چاو لە بەرهەمەکان بکە، یاخود ڕابردووی تۆ بزانێ. بەڵام بۆ دووبارە ژیانەوەی تۆ حەزەکەم بێ ناو بەرنمەکەی و باسێکی خۆت بکەین. من محەممەد قەدریم، لە قازای پێنجون لەدایک بووم، ئەو ئایدی سلێمانیە، لە هەولێر پەروەردە بووم، لە قوتابخانەی سەرەتایی بەردەوام بووم. بابم مامۆستا بوو، بەیەکەوە منی دەستمی دەگرت دەچوین بۆ مەکتەب بۆ قوتابخانە. لە هەولێر سێ قوتابخانە هەبوو و لە سانیە و سالیسە. ئێمە لە سالیسە بابم مدیری قوتابخانەی سالیسە بوو. اینجا لەوێ لەگەڵ بابم دەوامان دەکرد. مەکتەبەکە دوو دەوام بوو، ئەماینەوە نیوەڕۆ لەوێ نانمانە خوارد لەگەڵ بابم بۆ دەوامی دۆمیشوان دەوام دەکرد. اینجا ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە. اینجا لێوە
نەقلی قوتابخانەی سانیە بووم. سانیەم تەوا کرد هاتمە قوتابخانەی ناوەندی. هێشتمە ناوەندی سنفی سێ. اینجا لەوە بابم نەقلی بەغدا کرا بۆ کولیە شەریعە. ئێمەش لەگەڵ بابم ڕۆشتینە بەغدا. ئەوە ساڵی لە 50 بوو. اینجا من لەوێ سێم تەوا کرد، داخلی پەیمانگای هونەرە جوانەکان بووم. بە پلەی یەکەم دەرچووم، دامەزرام لە باغ، دامەزرام لە دایرەی پەروەردەیی بە مشرف تەربەوی. ئاینی کات لە ئیزگەش بەردەوام بووم بە گرێ بەست. بەڵێ مامۆستا تێکەڵاوبوونی جەنابەت لەگەڵ هونەر کەی دەستی پێکرد؟ بە چ ڕێکەوتێک بوو؟ ینی بەهرەیەکی منداڵیت بوو؟ من لە منداڵی هەر مناڵێک خوا بەعزێ مەواهیبی هەداتێ. لەوانە مەوهیبەی هونەری، بەهرەمەندی هونەری هیوا هەیە، یعنی میولی یعنی مەیلی شتێک دەکا. بەنسبەت من یعنی حەزم لە گۆرانی وش دەکرد. هەر مناڵ بووم لە خۆمەوە لە تەیراوە ئەچوین لەگەڵ منداڵانم کۆ کردووە لە کوێ ئاهەنگێک دەبوو دەچوین خۆمان دەکردە ماڵەکە گوێمان لە ئاهەنگ بێ. وەڵڵا حتا جارێکیان دیسان ئەوە بوو خوا لێ خۆش بێ تایر تۆفیق ئاهەنگی دەگێڕا. وەڵڵا چوین لەسەر ئێمە نەدایش بچین ژوورەوە لەسەر دیوارەکان ڕادەوەستایت گوێمان لێ دەگرت. یعنی لە چوو مۆسیقاوە گۆرانی بووایە زۆر حەزم لێ دەکرد. یعنی تێکەڵاوبوونی ژیانی هونەریت لە تەیراوە دەست پێ کرد؟ بەڵێ یعنی هونەریم لەگەڵ بوو، حەزم دەکرد. حەیدەرە کە چەڵ وەختی خۆی ئەوش لە قەڵات لە تەیراوە بووی گوێمان لێ دەبوو لەوێ قۆریا توشتی دەگوت لەسەر خەڵات لە دەرگای قەڵاتی ئەمدا هاوینان ئێمە لەسەربان دەنووسین ئەوش قۆریاتی دەگوت لەوە دەنجێکی زۆر ئەوەی هەبوو. بڵێ مامۆستا کوپەرت بەو دەنگەی خۆتدا بەو بەهرەی خۆتدا؟ بەڵێ بەڕاستی من سەرەتاییم هین بوو، ئاوازدانان بوو. چەند ئاوازێکم دانا بۆ هونەرمەندان. دوایی پاش ئەوە کە ئاوازم دانا لە تیپی مۆسیقاکە سەرتیپەکە نازم نەعیم بوو. کە سەیرە کرد من ئاواز دائنێم بۆ گۆرانی بێژەکان هونەرمەندان کە دێن گوێ لە دەنگم بووە. تۆ جارێکیان گوتی تۆ بۆ گۆرانی ناڵێ؟ گوتم وەڵڵا من حەز ناکەم گۆرانی بڵێم، هەر ئاواز دانێم. گوتی نابێت. گوتی تۆ دەنگت لەوانە خۆشترە ئاوازێم بۆ دانی. گوتم قەی ناکە. گوتی نابێت، تۆ حەیفە تۆ دەنگت خۆشە و بۆ ئاواز نای بۆ گۆرانی ناڵێ. وەڵڵا زەختی لێ کردم، دەستم پێ کرد بە گۆرانی. وت لەو ساڵە ینی ئەو هونەرمەندە پاڵپشتی توی کرد کە تو گۆرانی بڕێ؟ بەڵێ نازم نەعیم. ئەو لەگەڵ تیپی مۆسیقا هەموویان دەیگوت تۆ ئەو گۆرانی بێژانەکەتی خۆ دەنگە لەوانە خۆشترە بۆ گۆرانی ناڵێ. گوتم شەرمەکەم. بەڵێ مامۆستا یەکەم گۆرانیت چ گۆرانیە بوو؟ کەی دەست پێ کرد؟ بەڵێ قەژی لە مل ئاڵا بوو. ساڵی چەند؟ ساڵی 60. ینی هونەرمەند بەس من لە 57 ئاوازم دانا. ئەنە ساڵی 50کانەوە تو لە ناوباری گۆرانی بووی؟ لە پەیمانگا بوو من لە ئاوازم دانا. دەستم کرد بە ئاوازدانان بۆم هات ئاوازدانان دەستم کرد بە ئاواز. لە ساڵی 60 گۆرانی خۆم گۆرانی یەکەم گۆرانیش کە باسی کرد قەژی لە ملاڵەوە. ینی لە ڕێگەی ئەو بەرهەمەوە لە ڕێگەی ئەو گۆرانیەوە خەڵک تۆنیاسی؟ بەڵێ بەڕاست زۆر ئەوە دوای لە هەنگێک خۆم لەگەڵ فەرقەی مۆسیقا بەعود بەرد بەشدار بووم. یعنی ئەوە هەموو جار ئەوەیان دەکرد. زۆر کەس حەزی لێ کردەوە. بەڕاستی زۆر ناجح بووە گۆرانی. باسی ئەو کاتانەم لە بۆ بکە کە دەستت بە گۆرانی گۆتن کردیە لەگەڵ چ هونەرمەندێک زیاتر ئیشت کردیە؟ ئەو هونەرمەندانی کە جەنابەت ناسینت لە ڕێگەی هونەرەکەیەوە کام هونەرمەند بوون ئیش لەگەڵ دەکردن؟ لە گۆرانی بێژان؟ بەڵێ گۆرانی بێژان هەمووی برادرم بوون. یەکە گرە لە فواد ئەحمەدەوە خۆعافیکە. ئەویش چەند ئاوازم بۆ داناوە
کاتی کۆچی کاتی کۆچمە وەرە سەرینم چونکە تۆی تاقەژینم پێش ئەوەی بمرم بە نامرادی تخوا گیانەکەم تەواو کەژینم جانی شیرینم ڕۆحی شیرینم ئەوە دوایی نیشتیمانی بارزانی دوای گۆرانی پەری تۆی پەری ئەی نازدارەکەم ئەی شاگوڵی بەهارەکەم تۆی بە تەنهای دڵدارەکەم بۆیە دایم هاوارەکەم تۆی پەری ئەوە ئەوانە هەم لە ساڵی 6 بوو ئەو گۆرانێنە ئەوەی باست کرد ئیشەڵا لە ڕێگە باست بۆ دەکەم گەرەکی تێراوەیە گەڕێکی خۆمە بەڕاستی یعنی کە ماڵەکان دەبینم دڵم دەکرێتەوە زیکرایاتم هەیە لێرە لەگەر برادەران هەموو یاریمان دەکرد تۆپانیەمان دەکرد کەلانێمان دەکرد جگانێمان دەکرد لێرەوە دەچون بۆ لەگەڵ بابم بۆ قوتابی لە مەکتەبەی سالیسە بووم بە یەکەوە دەڕۆشتن بۆ مەکتەبی سالیسە لای قەڵاتەوە لێوە دەهاتینەوە بەڕاستی تەیراوە ینی دڵگیرە دوایی لە ڕێگا قەڵاتمان دەدی ئەو قەڵاتەش ئینسان دڵی دەکرایە لێمە باخچەی کەریمە گەڕە لێو پێیان دەگوت هەمووی باخچەی سەوزە بوو تووری لێ چەند بوو زڵقی لێ چەند بوو ئەوانە دوای ئەو ماڵانەی هەمووی دەڵێ فلکلۆریە یعنی بەڕاستی کە ماڵەکان دەبینم یعنی دەبووجێمەوە ینی بەڕاستی زۆر خۆش ئینسان کە چاوی لە جێگایە بکرێتەوە هەر حەز لەو جێگایە دەکەن حەز لەو جێگای دەکە هەر ئەو جێگای بمێنێ بیبینێ بە خۆشی و بە ئەوانە هەرەوەڵە تایراوە بەڕاستی تایراوە دڵگیرە بە نسبەت منەوە زۆر چونکە زیکرایەت زۆر خۆشیم دیتێ لێرە کە ئاهەنگ دەکرا تایر تۆفیقەوە عەفووی کە ئاهەنگ دەکرا لە ماڵان دەچین خۆم و برادەرەکان دەچین بۆ ماڵەکە گوێی لە بگرن لەو ئاهەنگە تایر تۆفیق گۆرانی ئەڵێ دەچین تەماشامان دەکرد ئەوەمان دەکرد هەرچ لە هەرچی ماڵە کە ئاهەنگ دەبوو دەچین حەزم دەکرد کە گوێم لێ بێ بزانانی چێ گۆرانی دەڵێ چنەوەی گۆرانی دەڵێ حتا حەفزی کەم گوێم لێ بێ ئیتر بەڕاستی ینی زیکرایەتێکی زۆر خۆشم هەیە لەم ناوەنە تەیراوە هەر منداڵیم ئەلێرە ئەو هین کردووە بەڕاستی زۆر زۆر خۆشە ئێستا زۆریش گۆڕایە ماڵەکان هەموو زۆربەیان ماڵەکان گۆڕایە ئەوی کردیتی بە دوو قات و ئەوی سێ قات و ئەوانە زۆر گۆڕایە ماڵەکان کۆڵانەکانش گۆڕان قوتابخانەی ئەوەی ناوەند لێرش قوتابخانەی ناوەندیشم کەوە پاشەوە تەواوم کرد ئەویش لە جەمهوری بوو مدیرمان عوسمان قۆجە بوو خۆ عەفوی کە وابزەم ئەویش ئەمری خودای کردیە ئیتر لێوە بزیکرایەتی متەوەستەشم هەیە هەموو برادەران لەوێ لەگەڵم بوون زیکرایەتم زۆر بەڕاستی زۆر خۆش بوو ئەم ینی متەوەستە و ابتدایی و هەوان وەیەک
بێکەوە دەستگرێ هەموو پێکەوە دەستگرێ هەموو پێکەوە دەستگرێ ئەوە جانەکەم جانەکەم بەیەک گەیشتین چاوەکەم ئەوە مامۆستا پاژەوەی کە چوینە گەڕەکی تێرابەوە ئەو شوێنەی کە لێ گەورە بووی و ئیتر ژیانی هونەریت لەوێ دەست پێ کرد ئێستا لە شوێنێکی خۆشین بۆی درێژە بە پرسیارەکانمان بدەین و ئەتوش هەرچی یادگاری و هەرچی ئەو ئیشانەت هەیە حەزەکەن لێرە باسی بکەین پێم خۆشەوە پرسیارە بکەم کە تێکەڵاوبوون لەگەڵ هونەرمەندان دەکرێت بڵێم زۆر لە هونەرمەندە ئافرەتە عەرەبەکانت فێری کوردی کرد حەزەکەم باسی ئەومان بۆ بکەیت من بەنسبەت خۆم یعنی ئەمیس بەردەوام بووم لەسەر گۆرانی دووقۆڵی خۆم حەزم لێ کرد چونکە ئەم شێوەیە شێوەیەکی زۆر تازە بوو خۆم پەسەندمە کرد ئافرەتی کوردم لەلا بوو لەگەڵ گوڵبەهار چەند گۆرانیم تۆمار کرد لەگەڵ نەسری شیروان تۆمارم کرد خۆ نابێ من بوەستم گۆرانی بێژی کورد هونەرمەندی کورد نەبوو ئەو حەلە لە بەغا ئیتر ئەوانم کە لە ئیزگە ئەوانم ئەدی مەسەلەن هونەرمەندی وە ئەگەڕام بۆ هونەرمەندی وە کە دەنگی بگونجێ لەگەڵ دەنگم مائیدە نەسەتم هونەرمەند مائیدە نەسەت جوانترین دەنگی عێراقیە لەگەڵ ئەو چوار گۆرانی بە یەکەوە دوو قۆڵی دوای لەگەڵ غادە سالم پاش ئەوە غادە سالم دۆزی ئەوش دەنگیشی زۆر خۆشە لەگەڵ ئەویش نزیکەی دوانزە سیانزە گۆرانی بە دوو قۆڵی گوت لەگەڵەوە اینجا خالیدە لەگەڵەوە دوسێ گۆرانی وت لەگەڵ شیرین یەکێکی تر ناوی سوزان بوو ئەویش تەلەبەی خۆم بوو لە کۆلێجی مامۆستایان من لەوێ مامۆستا بووم ئەوش تەلەبەی من بوو کە سەیرم کرد دەنگێکی زۆر خۆشی هەیە وەڵا هێنام لە ئیزگە چەند گۆرانیەکم لەگەڵ تۆمار کرد فێری کوردیم کرد یعنی چەند گۆرانیەکم لەگەڵ ئەویش تۆمار کرد یعنی نەدەوەست کێم دەستکەوتایە لەوانەکەەوە دەنگی پەسەند دەبێ لەگەڵ دەنگمە ئەگونجێ ئاوازم بۆ دانا بەیەکەوە تۆمارمە کرد بەڵێ مامۆستا کەربێت و باسی ئیشەکانی تو بکەین گەلێک زۆرە ئەریشپەشی گەلێک زۆر هەیە نازەم لە چێوە دەست پێ بکەم پرسیاری چ دێ بکەم بەس پێم خۆشە هەر بەخۆت باسی ئەو یەکتر ناسینانە بکەی کە لەگەڵ هونەرمەندان کردوتە ینی ئاوازت پێدانە یاخود ئاوازت لە بۆ دانانیا یاخود گۆرانیت پێدانە وەخت خۆی وەکەوتە من لە ئیزگە بووم بەگرێ بەس لە ئیزگە ئیشمە کرد بەرەوبەری ڕێوەبەری مۆسیقا تیپی مۆسیقا بوو گۆران بێژە هونەرمەندانە هەموو کوردستان هەموو ئاهاتن بۆ لای من یارمەتی هەموویانم دەدا کێ داوای ئاوازی لە من دەکرد ئاوازم بۆ دانا لەوانە ئافووی کە فواد ئەحمەد چوار پێنج گۆرانی بۆ دانا گوڵبەهار نزیکەی 16 گۆرانی بۆ کردووە بۆ جەمال جەلال خەلیل وەندی سابر عەبدوڕەحمان نەسری شیروان ڕەنجبەر ئازاد برای فواد ئەحمەد قادر ئەحمەد بەشار زاخۆلی ژیان ئەحمەد زۆرانی ئەوەندە زۆرن کە باز باز ناکرد مامۆستا ناسین لەگەڵ خانمە هونەرمەند گوڵبەهار کوو بوو ناسیتان ناسی بڵێ وەکوتم کە لە ئیزگە بووین ئەمانە هەموو بەردەوام بوون لە ئیزگە گوڵبەهار کۆرەس بوو لە ئیزگە دامەزرا بوو کۆرس بە کۆرس ئەو نەسری شروان اینجا لەگەڵ منا بوو هەموو وەختێک ئیتر کە شعرێکی جوانم دەستکەوتایی دوو قۆڵی مەسەن بە شاعیر مەوت لەوێش بەڕاستی با ناوی ئەویش بێنین
مامۆستا محەممەد ئەسعەد ساڵەیی ئەویش لە ئیزگە بوو شاعیرێکی زۆر زیرەک بوو هەرچیم پێ بگوتایە مەسەل چنەوەیەک شعرم پێ بوتایە چ فکرێکی پێ بوتە یەکسەر بۆی ئەنووسیم بۆ هین ئەو شعرە ئیتر جارێکیشان لە قامشلی لە سووریا جەماعەتێک هاتبوون کچێک خۆی و دایکی و باوکی هاتبوون بۆ بەغدا بۆ بینینم سوتفە ئەو ماوەیە دوو ڕۆژە من ئیجازە بووم هەدیە کتێبیان بۆ من هێناوە بمبینن پاش ئیجازەم گەڕامەوە بۆ ئیزگە گوتیان ئەمیرە لەگەڵ دایکی باوکی هاتوون لە فندق بێنە نەهرێن ئینتیزاری تۆ ئەکەن وەڵڵە یەکسەر چووم بۆ فندق بێن نەهرێن گوتە ئەمڕۆ سەفەریان کرد بەداخۆ زۆر متەئسیر بووم لەیەوە لە سووریا و هاتوون قامیشلی یعنی بمبینن ئەوانە بە کاک محەممەد ئەسعەدم وت وتم کاک محەممەد شتێکی وایە زۆر خەفتم خوارد کە ئەوانە هاتوون ئەوەم نەکردێ وەڵڵە شعرێکی بۆ نووسیم ئەمیرە لەسەر ئەمیرە گۆرانیەکم وت ئەسە لە هینەکە هەیە ئەو شعرە بردم تۆماریکە بۆ لای ڕئیس قسم کوردی کە موافقەت وەرگرم بڵم بەو ناوکتم ئەم گۆرانی ئەمەوێت تۆماری کەم چکەوە کوتی ئەم ئەمیرەی بۆ ناکێ بەش لێرە وتم بابە بە ناوی ئەو کچە کرایە کەەوە هاتووە بە بمبینێ ئەوە کوتی نابی کە بەش لێرە نێکم ئەوە بەش لێرە تۆمار ناکرێ ئاسام کردم بەش لێرە پرسییم دوای بەڵێ بەسی حەز دەکرد بەو ناوی گۆرانەکەی دەبۆ بڵێ آخر هیچ شتێک هەبوو یانی نێوانتان نان لێ نێومان هیچ نەبوو بەس میوانێکە لێوە هاتووە لەو ڕێگای دوورەی وەکو ڕێز لێگرت وەکو ڕێزگ ئەوەیە ئارێ وەڵڵا چۆن ڕێزگرتر کە ئەوانە هاتوون منیان بەرامبەر ئەوە واجبێک بنوێنم ئەگەر من لێ بمایە داوەتەمەکردن مەسەلا بردە ماڵەوە شتێکەوە کە من نەمدی بەداخەوە یان زۆر متەت ناوەکەت گۆڕی ناوەکەم ناچار بووم چونکە تۆمار ناکرد نایڵێ دوای پرسییم چییە کچەکەی ناوی ئەمیرەیە کچی مدیر ئیزگەکەی ناوی ئەمیرەیە ێ بابە من عیلاقی ئەوە کچی تۆم ئیتر ئەوە بوو کردم بە شلێرە بەڵێ لەگەڵ گوڵبەهار تۆمار کرد شلێرە گیان شلێرە جانكم بايك جيتين تاوكم أواجان إيترتانا من فيكوا أجين فيكوا إيترتانا من فيكوا أجين فيكوا بودنجا خوشت قراني بلي قراني بودنجا خوشت قراني بلي قراني وكودو مالي لسر يكتلين وكودو مالين لسر يكتلين وكودو مالين
لسر يكتلين وكود مالين لسر يكتلين مامۆستا دەبینی سەر لەو کتابە ژینی دڵداری کۆمەڵێک گۆرانی خۆت تدا نووسیتەوە بۆ زۆربەی زۆری شاعری بەناوبانگەکان وەکو مامۆستا عەبدەڵا پەشێو بەڵێ دکتۆر عەبدەڵا پەشێو شارەکانی زۆر کردیتە گۆرانی لەبەرچە بەڵێ بۆی ئەناردم معجەبی من بۆ دکتۆر جاران دکتۆر نەبوو بە کاغەز ئەوانە ئەو شاعران زۆربەیان بۆ من بۆ ئیزگە بۆ منیان ئەنارد چونکە لای من شاعر وشت نەبوو بەس دوایە ئەو محەممەد ئەسعادە دامەزرە لە ئیزگە شاعیر بوو ئەدیب بوو زۆر شعرشیدا بە هونەرمەندان حەزەکەم لێرەوە ئەو پرسیارەدا ڕاستە بکەم کە تاکو ئێستا نزیکەی چەند ساڵە خزمەت هەیە مامۆستا 52 ساڵ لە ساڵی شێستەکان و بڵێن بڵێ دەست ئاوازم دانا لە ئیزگە تۆمار کراوە لە ئیزگە تۆمار کراوە لە پەنجایەکان لە 50 تاکو ئێستا لایەنێک هاوکاری توی کردیە نەخێر هۆکار چ من داوای یەکێکی لەو هونەرمەندانی کە دەکرێت بڵێن فۆلکلۆر کۆن بڵێ دەبێت لە ڕێز لێگرتنەکان یاخود دیاریەکان ئەوانە هەم بەسەر بکەنەوە حەزمە کرد یەک پارچەیەک ئەردم یان ئەرزم بدەنێ گوتم لەو عێراق من باسی من چەند عریزەم نووسی وەختی خۆی بۆ وەزارەتی ڕەوشەنبیری کە داوای ئەرزم کرد برادەرانی من هەموو وەریان گرتێ وەختی خۆی کە گوتم منش وەک ئەوانم پارچێ ئەردم بدەنێ شقەکەم بدەنێ شتێکی کە بتوانم خۆتە گەر زۆر تریشت چ بکەم کە بتوانم تیا بژم لە کرێچی نەجاتم بێ یعنی ئەمە نەسەرمەندێکی کە ئەوەندە ساڵە خزمەت کردی تا کوێستا کرێچیش ئەبڵێ واللهی لەو عێراق یەک بەس عەردم نییە نزیکەی چەند گۆرانی تۆمار کرد مامۆستا نزیکەی 450 زیاترە 450 زیاترە هەر هینی خۆم جگە لە ئاوازەکە 450 گۆرانی تێما نووسرایە لە کتێبەکە جگە لە ئاوازەکانی خۆم جگە لەو مۆسیقانە بکە کردووە بۆ شان و بۆ ئەوانە لە هەموو دنیا پێمابی هونەرمەندە کۆنەکان لە پێشەوەی هەمووانن چکە مامۆستانە بەڕاستی ئەو هونەرمەندانێکی ئێستاش گۆرانی دەڵێن هەموو لە ڕێگەی ئێوەوە کە تەماشای تەلەڤیزیۆنیان کردی و کاتی گۆرانی جەنابەت گۆرانی گوتیە حەزی لێ بۆ گۆرانی چووە وەکو تۆ یانی هونەرمەندانی دیکەش بەس دەبەست ئێستا پێشگوێتان داخانی یاخود بڵێن پێشوازیتان لە ناکەن لە بەرهەمەکان بڵێن چی نازانم دوای ئێمە وەختی خۆی کە ئاوازماندانە هیچ گۆرانی بێژێک نەدەهات بە گۆترە ببێ بە گۆرانی بێژ لیژنە هەبوو لیژنەی دەنگ و ئاواز لیژنەی شێعر لیژنەی شێعر بەجیا بووە ئەو شعرە ناجح بووە دەرچوایە لە لیژنەی شێعر دەنگەکەش ئاوازەکەی دەرچوایە لە لیژنەی ئاواز اینجا مەوعید دەدرا ڕۆژێک لە ڕۆژان کە بێ ئەمە تۆمار بکە اینجا کە ئەبوو بە گۆرانی بێژیش ئەبواە تێستی بواە بۆ مای 6 مانگە ئەبێ ئالەت بزانێ بە مەقامات بزانێ ئەبێ نەختێ معلوماتێکی مۆسیقای هەبێ وەختی خۆی ئێمە بەڕاستی منافەسە بوو مابێنی ئێمە تەمسیلی کوردەواری خۆمان دەکرد خۆم بە نسبەت خۆم لەو ناوچەیە بووم یعنی ئەم گوت ئێمە لەو عارەبانە کەمتر نین ئێمەش توانە هەر کەس توانێ خۆی ئێمەش توانامان لەوان کەمتر نییە فمنافەسە بوو سێهار هینمە کرد سێرم کرد ئەوان چی ئەکەن من لەوان باشترمە کرد کە من خزمەتی میلەتەکەی خۆم کرد بەش لە ڕێگای هونەر و مۆسیقا بەڵێ مامۆستا بەڵێ لە ساڵی 1950 لە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدا لە بەشی مۆسیقا بە پلەیەکەم دەچی حەزەکەم باسیەوە پێکات هونەرمەندێکی ئەکادیمی ئاوازدانەر بەتوانە چالاک هەمووانە لە بودی تۆ هەبووە جگەلەوە ئەندامی فەرقەی تەلەڤیزیۆنی باغا بووم گەورەترین ئالام عەزف کرد ئالات کۆنتەرباس ئەو کەم نییە زۆر کەس یعنی زۆر کەم هەیە لەسەر ئەو ئالەتە عەزف کە ئالەتی کۆنتەرباس یعنی سەیرەکەی لە مسر دەوڵەتی مسر ملاحین بەناوبانگە موجیە قەسەبچیە
كمال الطويلة أو أنا هم ناوي هر ملحن بملحني باشا من ملحنم عازفم آوازدانرم گۆرانی بێژم ئەو هەموو چار صفاتە لە منە شەهادەشم هەیە ئەنی هونەرمەندی پرۆفشنەوە چ بکەم ژیان بەسەر بردنت لە هەولێر لە گەڕەکی تەیراوە بەڵێ چی پێبەخشی تەیراوە هەولێر هەولێر بەڕاستی حەزەکەم باس دڵم لێ دەدا هەولێر بەڕاستی شێتی هەولێرم منداڵیم بەڕاستی منداڵی کەلایانەمان دەکرد جگانەمان دەکرد جگ وەختی خۆی جگ ئەوە فوتبۆڵێنمان دەکرد تۆپانیە شەری قەڵات و هەولێر هەبوو شەرت قەڵاتی هەولێرمان دەکرد یعنی ئێمە هجوومان دەکرد سەر قەڵا ئەوان و ئەوەیان دەکرد دەچوومە بێستانی کەریمە گەڕە لەگەڵ کوڕەکەی خەتاب هین ئیتر حەزم لە کۆتر و بلبل و چۆشکە وانە حتا بێچووی چۆشکەشم بەخێو دەکرد وام لێ دەکرد بۆ یاخم دەکرد ئەو بێچووم بەخێو دەکرد بۆ یاخم دەکرد گەورەم دەکرد کە بانگم دەکرد دەفری بە شوێنمە دەگەڕە ئەرێ وەڵڵا مامۆستا ئێستا حەز دەکەین پیاسەی هەولێرت پێ بکەین بەڵێ نازدارەکەم کەچە کوردە جوانەکەم نازدارەکەم کوڕە کوردە جوانەکەم نازدارەکەم کەچە کوردە جوانەکەم نازدارەکەم کوڕە کوردە جوانەکەم من و تۆ ئەی ئارامی جان 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 جانەکەم من تۆ تۆم خۆشەوی یار 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 یارەکەم من و تۆ تۆم خۆشەوی یار 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 یارەکەم مامۆستا پێشتر لەمان دیت کە کۆنسێرتێکی زۆر لە بۆ هونەرمەندان دەکرا بەڵێ بەس ئێستا کۆنسێرت لە کوردستان هەیە بەڵام زۆر بەکەمی زۆر دەگمەنە تاکو ئێستا وەکو هونەرمەندێکی کۆن کە وەکو باسی دەکەی زیاتر لە 450 گۆرانیت هەیە بیر لەوە نەکردیت و یاخود ئەو پرۆژێت پێشکەشی وەزارەتی ڕۆژبیری نەکردیە کە کۆنسێرتێک بۆ خەڵک بکەی کە ئەو گۆرانیانە زیندوو بکەیەوە والله بیرم لەوە کردووەتەوە لە ئەوڵەوە من دەستم پێ کردکەوە داوام کردکەوە کۆنسێرتێکم بۆ بکەن تر موافقت کرا تر وەستاندیان نازام سەبەبی چی بوو ئەگەر خۆم ئامادە کردبوو گوتیان خۆت ئامادە بکە ئەوانە خۆم ئامادە کردبوو گۆرانی شتەکانم حازر کردبوو تر ماوەیەکی پێچوو سێرم کرد لە بیریان کرد وەستان مامۆستا وەکو هونەرمەندێک ینی ئەو پرسیارە وەڵام دەوە بەڵێ گرنگ نییە کە هونەرمەند ناوە کۆنسێرت بکە زۆر گرنگە بەس بەکێ ئەڵێیت یعنی ئەبێ ئەو کار بەدەستانە ئینسانێکی وابن کە نرخی هونەرمەندی بە ڕێزەکان بگرن کەەوە ڕێیان بدەن ینی ڕێزیان لێ بگرن کە ئەمەنە ساڵ تەمەنیان هند کردووە لە ڕێگای خزمەتی هونەری کوردی و ئەبێ ئەوانیش ڕێزیان لێ بگرن لەو هونەرمەندانە ڕێیان بدەن کۆنسێرتیان بۆ بکەن هەتا ماون لە ژیان لە پڕ هونەرمەند کە ئەمرێ ئینجاڵێن بزانم ئەم هونەرمەندە چی کردووە عەزیمە و ڕسمی بۆ هەڵەواسەشتی بۆکە لە ژیانە هیچی گوێی نانە لە ژیانە ئێمە چی بکەم کە لە ژیانە هیچم بۆ نەکە لە مردنیشم هیچم داوێت نەڕسمم دەوێنێ هیچمەوێت مامۆستا دەبین لە وڵاتەکانی دیکە ڕێزە هونەرمەند دەنێن ناوبانگ بڵێن نازناوەشی دەدەنێ وەکو ڕێز لێگرتنی هونەرمەندە بەڵام لە کوردستان ئەوشتە نییە دەبین هونەرمەندێک چەند ساڵەکە خزمەتی کردیە زۆر ئاسا ینی فەرق و جیاوازی پێ ناکەن لەگەڵ هونەرمەندێک کە تازە بوویتە گۆرانی بێژ ڕاستە هەمویان هونەرمەندن 50 ساڵ خزمەتی هەر هونەرمەندە و
دوێنێ هاتووە لە کۆڵان هەرچوو گۆرانی چوتۆ بە سوتفە بوو بە هونەرمەند. داوانیان ڕێزی زۆر زیاتر بگرن ئەوەشە خصوصان ئەوانەی کە لە دەرەوە دێن بە دەفتەر دەیاندەنێ ئێمەش لێرە هەر جۆمان نادەن. ئەگەر یارمەتی هونەرمەندان بدرێەوە حەقێکی خۆیتان بەڵام هونەرمەندە کۆنەکانیش لەبیر نەکرێن ئەخر ئێمە چووکە ئەو ماوەیە یعنی ماوەی ژیانمان نەماوە یعنی ئەبێ ئاگەیان لێمان بێت. بەڵام زیرەکیتان و شارەزاییتان ئەوە بوونی هەیە ئێستاش. ئێستاش ئامادەم من بۆ ئاوازدانان بۆ یعنی ئاوازدانان گۆرانی وتن دەنگم حتا ئێستا نەکەوتیە یان دەتوانم کۆنسەرتیش بکە هەموو شتێ بکەم چی بکەم کە ڕێن نەدەن چی بکەی بە شێ بڵم خۆم ناسم بپارڕێمەوە بۆی ئەزانم من لێرەم ئەوانە. مامۆستا لە پەیمانگەی هونەرە جوانەکانیش هەرە جوانەکانی هەولێریش مامۆستا بووی. بەڵێ پێم خۆشە باسی بکەی. بەڵێ ساڵی 2006 بوو مامۆستا بووم لە کۆلێجی هونەرە جوانەکان لێرە بۆ ماوەی 3 ساڵ. بەڵێ چوانەکرد دەگوتەوە؟ بەڵێ دەرسی فلکلۆری کوردی هونەری. بەڵێ تا ئێستا مامۆستا تۆکو هونەرمەندێکی هیچ ڕێز لێ نانێک خەڵاتێکت پێ بەخشایە کە چەندین ساڵە خزمەتت کردیە؟ ئێستا خۆم داوام کرد پاشەوەی کە سەر داواکاری خۆم کە 18 کەسیان هین کرد تەکریم کرد سەیری ئەوانم کرد یعنی بەڕاستی من خزمەتم لەوان زۆرترە لەوانیش باشترم هیچیان ناگەن ڕوبعی هونەری من. چووم یەکسەر بۆ لای دکتۆر کاوە بەڕاستی ڕێزی لێگرتم گوتی بەڕاستی تۆ ڕێزت هەیە و ئێمە لە بیرمان کردویت ئیشەڵڵا گوتی سەری ساڵی تازە یعنی ئەم سەری تازەیە ئیشەڵڵا ڕێز لێ تۆش ئەینین ئەوانە گوتی هیچ ئەوە مەکە خەفەتش مەخۆ تۆ ڕێزت هەر هەیە و ناسراوی هەموو ئەدناسن ئێمەش زۆر باش ئەناسین خزمەتێکی زۆرت هەیە هەموو خۆشەویستی لای هەموو کەس و ئەوانە گوتم زۆر مەمنون سەلامت بێ. ئێستا لەم زوانە بەتەمان ئەوە ڕێزم لێ بنێ بۆ یەکەم جار لە کوردستان. بەڵێ مامۆستا ئەو کۆنسێتانی کە لە سەردەمی خۆدا ئەنجامدا ئەو کۆنسێتی کە زۆر بەدڵت بوو جەماوەریشی زۆر دانیشتە بوو بەنەوەبانگ بوو ساڵی چەند بۆ کۆنسێتە لە کوردستان نەکراوە لە کوردستان لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی کوردستان لە بەغا لە بەغا دەمێک لە قاعی خۆلد بوو ئێستاش ماوە ئەو گۆرانیە وتە قژی لە ملعاڵاوە گوڵاوی تێڕژاوە دوو سەوی سەرسینەکەتی هێزدان نەخشی کێشاوە لەگەر تیپی مۆسیقای تەلەڤیزیۆن یاوسا خۆشم بەعودەوە ئەوم کردووە ئێستاشە بەس ئەوەم ماوە هەر ئەوەم ماوە لە ئارشیفەکەم. بەڵام مامۆستا ئەو مۆسیقاژەنانەی کە لە سەردەمی جەنابەت هەبوون ئێستاش پێما بێ زۆربیان ماوە چێ بوون ئیش لەگەر دەکردن زیاتر عارەب کورد کامێ هەردووچیانە زیاتر کوردەکان کوردەکان لێرە کە لەگەڵ کەس ئیشم نەکردو کەس لەگەڵ ئیشی نەکردو بەس لە بەغا لە ئیزگای کوردی دووسێ کوردەکە بوون لە ئیزگای کورد لە تیپەکە نورەدین بوو سەلاح بوو دووسێت ئەوان تر عارەب بوون. بەڵێ مامۆستا لەو بەرنامەیە پێم خۆشە شتێکت هەبێ ینی وتەیەکت هەبی لە بۆ نەوەی داهاتوو کە ئەوانش خزمەت بە هونەری کوردی دەکەن. بەڵێ چ وتەیەکت هەیە؟ وەڵڵاهی نەسیحەتم هەیە بۆ ئەو گۆرانی بێژە تازانە کەوا بگەڕێنە فۆلکلۆر ئاواز خۆیان ئاوازدا بدێن یعنی تەقلید نەکەن. ئێمە فۆلکلۆرێکی ئێمە زۆر دەوڵەمەندین لە فۆلکلۆرە یعنی حیفە ئێمە خۆمان دوور بخەین لە فۆلکلۆر. ئەو فۆلکلۆرە ماوەتەوە بۆمان لە باو باپیرمان ئەبێ ئێمە
ڕێزی لێ بگرین ئەبێ ئاگامن لێبێ ئەبێ سوودی لێ وەرگین ئەبێ کە ئاوازا بنین ئەبێ ئیلهامێک لەو فلکلۆرە وەرگین تر لە ئەوە لە تەقلید باشترە لە تەقلیدی تورکی و مەسە ئێرانی و هیندی تورا خوي دلنجيني جرجي من دردهيني تورا خوي دلنجيني جرجي من دردهيني هر وقت سوسكي كردستان دياري جوانم بوديني هر وقت سوسكي كردستان دياري جوانم بوديني تورا خوي دلنجيني جرجي من دردهيني تورا خوي دلنجيني جرجي من دردهيني هر وقت سوسكي كردستان دياري جوانم بوديني هر وقت سوسكي كردستان دياري جوانم بوديني يا ركم الله يبوكا يا ركم الله يبوكا يا ركم الله يبوكا جواني شاري كربوكا ناخوشم دنیای بێجێگەی ئەو لەنگایە ناخۆشم دنیایە بێجێگەی ئەو لەنگایە بەلەنجە و لاروا دەرکەوت جوانە و بەرخی ساوایە بەلەنجە و لاروا دەرکەوت جوانە و بەرخی ساوایە ناخۆشم دنیایە بێجێگەی ئەو لەنگایە ناخۆشم دنیایە بێجێگەی ئەو لەنگایە بەلەنجە و لاروا دەرکەوت جوانە و بەرخی ساوایە بەلەنجە و لاروا دەرکەوت جوانە و بەرخی ساوایە یارەکەم ئاڵی بووکە یارەکەم ئاڵی بووکە یارەکەم ئاڵی بووکە جوانی شاری کەرکووکە مامۆستا لەگەڵ ئەو نوێکاریەدا ئێستا کۆمەڵی گەنجی بەتوانە و دەمخۆش ڕێزگەیەکیان گرتیتە بەرەویش کرێ بەڵێم هەندێک لەلایەن هەندێک هونەرمەندان و ڕەخنیان لێ دەگیرێ بەڵام بەڕێی تۆ وەکو هونەرمەندێک کە ساڵانێکی زۆرە لەو بارەیش دەکەیت پێت باشە کە هونەرمەندانی ئێستا ڕێزگەیەکی خۆیان هەیە لەو هونەرمەندانە بەڕاستی زۆریان دەنگیان خۆشە ئافرەت و کورد ئێستا زۆر گرنگیان داوە بە تەکنیکی مۆسیقا پێشکەوتون لەو بوارەوە تەکنیکێکی مۆسیقا زۆر باش ئەەکەن ینی ئەیوب عەلیە و هەردی سەلاحە ینی ئەو وەران بێژانە لۆکەیە کاکە هین بۆی ئەکا کاک هەڵکەوت زایر یعنی زۆرانی تر ئەمانە زۆر احتیمام بە هەموو ڕێزکەن ئەوانم ستایلن لەلدان کورد بەڕێ ستایلن زۆر گرنگیان داوە بە تەکنیکی مۆسیقا یعنی من حەزمە کرد نەختە گرنگی بدەن بە میلۆدیش میلۆدی گۆرانیەکە کەوا گۆرانیکە سرنجی بینەر و گۆگر سرنجی ڕاکێشێ نەک لەو مۆسیقا بە قووەتە دێتە گۆرانیەکە سیرەکەی گۆرانیەکە یعنی سوودێکی ئاوای نییەکەوا سرنجت ڕاکێشێ مامۆستا جەنابیشت لە کتێبەکە تەماشام کرد کە چەندین پارچە مۆسیقات ئامادە کردووە و بەڵێ پێشکەشت کردووە بەڵێ زۆران مۆسیقانیسکە 12 پارچە مۆسیقام هەیە هەر یەکە ناوم ناوە یەکێ ناوم سەرچنار یەکێ زەڵم یەکێ شاخی سەفین یەکێ شەقڵاوە یعنی ناوم ناوە ئەوستانەکەەوە ماوەتەوە ئەوانەش هەر لە لای من نووسووە یعنی حەزمە کرد ئەوانش بەردەوام بێ سوودێکی لێ وەرگن ئایا سەتەلایتەکان ئایا ئیزگەکان ئێستا بەنسبەت ئیزگەکان هیچ ئیزگەیە گۆرانی بەیانیان نییە من نزیکەی دە گۆرانی بەیانیم هەیە ئەوە لە ماڵەوە نووسون و هەموو بەیانی کاڵەسی باسی بەیانی باشگیانی من گوڵی ژیانی من یعنی زۆر شتێکی خۆشەکەەوە بمینێ لە گوێما هەبمینانی تەنها ئەمە گرنگی بە گۆرانی تازەکان نەدەین چونکە لە هەموو دنیا ڕێز لە هونەرمەندی کۆنیش دەگیرێ گرنگی بە بەرهەمەکانیان دەدرێت بەڵام ئێستا ببین ماوە بەس زۆر بەکەمی ڕاگەنەکان ئێمە ئەساسی ئێمە مەدرسەی بەنسبەت ئەو گەنجانە ئەو هونەرمەندانە کە بن بە هونەر
ئەبێ سوودمان لێ وەرگن ئێمەش سوودمان لە پێش ئێمان مەسەل لە گۆرانی بێژە باشەکان ڕەسەنەکان عەلی مەردان سوودمان لێ وگرتەوە مەدرسەیەکە عەلی مەردان یعنی بەنسبەت من واللهی لە زۆر گۆرانی بێژی تورکی بێ عربی بێ هەرچی گۆرانی بێژێکی بەقوەتە هەبێ هەرچی مۆسیقایکی بەقوە دەبێ سوودی لە وەرگرم جگە لەوەش لە فۆلکلۆری خۆمان سوود وەرەگرم مامۆستا ئێستا جەنابەت ئامادەی ئەوت هەیە کە ئێستا میلۆدیێکی نوێ بەو ستایلە تازە دابنێ لە بۆ هونەرمەندان کە بێنداوا لێ بکەن تۆکو هونەرمەندێک و وەکو میوزیکی ژەنێ وەکو ئاوازدانەرێک کارێ لەگەڵ بکەیت ئابەڵێ من ئامادەم هەرچی گۆرانی بێژی دەنگخۆش ئەگەر ویستی من ئامادەم ئاوازی بۆ دابن ئاوازشم زۆر زۆرە من بەحرم لە ئاوازە ئاوازەکانی من هەمووی ڕەسەنی بە شەرتی ئەوەی کە پێشکەوی هەرچی ینی سەرکەوتن بەدەستبینێ هونەرمەندە بەڵێ بەڵێم ئەو هونەرمەندە سەرکەوتن بەدەستبین بەڵێ سەرکەوتمە دەستبینێ یانی ئاوازی وا ناتوانم ئاوازی وە بڵێن سارد یان گۆترە دابنێم من ئاواز ئەگەر ئەو ئاوازە کارم تێنەکە ناتوانم ئاواز دابنێم ئەمسەر لە کۆتایی بە تۆزێک دوورکەوینەوە لە دنیای هونەر بەڵێ فەرمی باسی ژیان بەسەر بدن یان ڕۆژگارەکان کاتەکان کو بەسەر دەبێت کاتەکان کو بەسەر دەبم و نەفتێک کتێبە خوێنم لە ماڵەوە ناچمە دەرەوە چونکە جێگایکی وانە هی کۆبوونەوەی هونەرمەندان جێگایکی وانێکەوە بتوانم هونەرمەندان ببینم کە سکاڵای خۆمان بکەین کە یعنی حەزەکەم بیان بینم بەس لە کوێ بیان بینم نییە بەس لە دەرەوە هیچ نییە چایخانە هەیە هینی ئەوە باخی شار هەیە تەقاعودەکان یان جێگایکی تایبەت هەبێ بۆ هونەرمەندان وەک لە ئیزگەی بەغا جێگا هەبوو لە هونەرمەندان لە ئیزگەکە کافتریا بوو هەرچێ دەویست هەموو ئافرەت و کوڕ و هەموو هونەرمەندان لەوێ بوون یعنی ئەتوانی ئیش بکەیت مەسەلەن چه ئافرەتێک دەوێت لەگەڵ گۆرانی بڵێ چه ئافرەتێک دەوێت ئاوازی بۆ دابنێ چ گۆرانی بێژێکت دەوێت مەسەلەن ئاوازی بۆ دابنێ ئایا کوردی ئایا تورکی ئایا سریانی هەمویان بەردەوام من لەوێ دانیشتون لێرە هیچ جێگایکیوانە دانیشتون من هەر لە تەلەڤزیۆن ئەو ئافرەتانە بینم ئەو گۆران بێژانە بینم یان حەزەکەم بیان بینم بەس چۆن بیان بینم جێگایکی وانە کە بچم بۆ لایەن بیان بینم یان بین بۆ لام بیان بینم مامۆستاتەوێت لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە سپاسی چێ بکەیت بە ڕێگای ئەو بەرنمەیەوە سوپاسی وەزیری ڕەوشنبیری و لاوان دەکەم دکتۆر کاوە بەڕاستی کە ئاوری لێدامەوە بۆ ڕێز لێنان دوایش لەگەڵ ئەو سوپاسی ئەو مامۆستایانەکەم کە ئەوانش بۆمان هاوکاریان کرد بۆ ئەم ڕێز لێنانە مامۆستا کەنعان مفتی مامۆستا مەسعود مامۆستا مەسعود کاک باوەزیر کاک بایز و هەموو ئەوانی ترکە هاوکاریان کردن سوپاسیان ئەم بکەم و داوای مۆفەقەتیان ناکەم. بەڵێ مامۆستایمە شتێکمان نەماوە ئەوەی کە لەگەڵ بەڕێستان ئەنجامماندا پێما بێ ماوەکەش زۆر کەم بوو دەبواە کاری زۆرتر و بەرنامەکە کاتەکەی زیاتر لەگەڵ جەناب بوو کە هەچەندی باسین پێما بێ ناگاتەوە ئاستی کە خزمەتمەمە تۆ گیانبی زۆر سوپاس دەکەین کە ئامادە بووی لە بەرنامەکەمان زۆر خۆشحاڵ بووین هیواداریشم لانی پەیوەندیدار ئەوڕێک لە هونەرمەندانی وەکو جەنابەت بداتەوە کە ساڵانێکی زۆرە خزمەتیان کردووە ماندوو بوونە بەڕاستی ئێستا نەک جارێک سەدان جارێژە توش شانیوەی ڕێز لێ بگیرێ خەڵات بکرێ کۆنسێتی گەورە گەورەت بۆ بکرێ بەڵام زۆر بەداخەوە کە ئەوانەی کە بەرپرسن لە بواری هونەر نازانم شارەزایەکی ئەو توانێ یاخود چی بکە منش یانی وتت چۆن وەختە درابێرێ هەر لە ماڵەوە یان لە ماڵەوە خۆم ئەو دەکەم و ئەناڵم جار بەجار دەچمە دەرێ بازار ئەسۆڕێمەوە دێم ماڵەوە هیچ جێگایکی ئەوەم نییە دوای بەڕاستی منش سوپاسی ئێوەی بەڕێزەکەم کاک هێمن و لە مدیری سەتەلایتی هەولێرەوە
لە ئەوەی پێکە گەورە ناوی چی ئەوەی کە مەسئولی گەورەکەی مەسئولی سەتەلایتەکەتان بڵێ کاکێرژەوە کاکێرش بەڵێ کاکێرش ڕێز و سڵاوم هەیە بۆیان هەمویان ڕێز و سڵاوم هەیە بۆ ئەو ئەستافە جوانە کە لەگەڵ من هیلاک بوون 2 ڕۆژە بەم گەرمایە بەم هینە لەگەڵم هاتوون و بەشدار بوون ڕێز و سڵاوم هەیە بۆ داوای موفەقیەتیان بۆ ئەەکەم و یاڕەبی پێ ئەو تەلەڤیزیۆنە پیرۆزە پێشکەوێ ئەو گەنجە جوانانە تیا ئیشەکەن و سوپاسی ئەوانەی کە ناویان ئەزانم کاکی یوسفە محەممەد کاکسیروان کاکەوەرە شەژەوە یاردەدەرە سوپاری محەممەد سیبوو جەمیل محەممەد جەمیل و هەموو ئەوانی تر ئەوی لە بیرم چۆ زۆر سوپاسیانەکەم و موفق بن بەرەو پێشەوە هیوادارین شایانی تووبی ئەو بەردامەیە سەلامت زۆر خۆشحاڵ گزارشی دی ڕاستی مەمنونتانم یعنی ئێوە نەبن ئێمە مردوین یعنی ئێوەش نەبن ئێمە مردوین وەڵە خوانەکە یعنی ئێمە بەیەکەوە زیندوین ئێوە ئەگەر نهاتنە یعنی چاوپێکەوتنتان لەگەڵ من نەکردایە من هەر لە ماڵەوە کەوتن لە پڕ هونەرمەندێک ئەڵێن وەڵە فڵان کەس مرد کەسی ئاگادی نییە ئەوە ئەرچی میدیاکانە میدیاکانی کوردی کە هونەرمەندی وەکو جەنابەت بەسەر بکەنەوە ئێمە وەکو تەلەڤیزیۆنی هەولێر کەناڵی ئاسمانی بەردامەی ژیانی هونەر زیاتر گرنگی بۆ هونەرمەندانە دەدەین کە ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە و هیواداریشین لە ئاست خزمەتەکەی ئەواندا بین. بەڵێ ڕاستە من باسی ئەوم بکە کە بڵێم من ئێستا چی لەوە بکەم کە پاش مردن ڕسمشتم بۆ هەڵواستن ئەوانە من ئێستا ئەمەوێ ئێستا بمژێنن ئێستا ڕێزم لێ بگرن ئێستا کە بڵێن ئەمە 50 ساڵ زیاتر خزمەت ئەم هونەرمەندە خزمەتی هونەری کردووە ئەمەە بەرهەمی هەیە ئەبێ نەختی ئاگامە لێبی دەبایە زووتر ئەو کارە لەوە بکرێت چەندین کاری بۆ لەو شێوەیە زۆر سپاس مامۆستا. منی زۆر سپاس.